هەرزوو پشتی ڕادستکردنا دەستهەڵاتە سەرۆکی 46 ئەمریکا جۆ بایدن bi ژمارەکە پرسên giring dest bi kar dibe. Serok Biden dibêje li Amerîka demokrasî serdest e. û rêxistiya sexlemiya cîhanê dibêje cîhan rastî şermezariyeka ixlaqî dibe li demê belavakirina vaksîna korona. سلااو و ڕێز و هیڤێن دەمن خۆش لەگەڵ بەرنەمەکە دیا کورد کۆنەکشن ji dengê ئەمریکا li Washington. Rê û rismên sundxwarin û veguhastina desthilatê ya serokê 46 ئەمریکا Joe Biden cuda bûn ji rê û rism û veguhastina desthilatê bi dirêjahiya dîroka Amerîka ku her 4 salan carekê têkirin. Ew jî ji ber çend sedeman yek jê mesela asayîş û ewlehiyê bû ku medî 2 hefteyan berî vê rojê piştevanên serokêberê Donald Trump ketin Kongresê Emerîkî yan êrişî Kongresê Emerîkî kirin. Ya duem jî ji ber belavabûna vayrosa koronaya li Amerîka ku karbedestan ji xelkê xwest ku neên û amade nebin. Helbete gelek kêm xelik amadeyî wan rê û risma bûn lê her çawa be bêalozî derbas bûn. The President-elect of the United States. دەسەڵاتی سەرۆکایەتی ئەمریکا ڕۆژی چوارشەمە بە شێوەیەکی ئاشتیانە گواسترایەوە بەبوونی ئاسایشێکی کەموێنە. I, Joseph Robinette Biden Jr. do solemnly swear. جۆزیف ئار بایدنی دیموکرات جێگری سەرۆکی پێشوو باراک ئۆباما بوو بە 46 هەمین سەرۆکی ئەمریکا لەسەر ئەو مەدرەجە وەستاوە کە 2 هەفتە لەمەوبەر لەلایەن پشتیوانانی سەرۆکی ڕابردوو داناڵد ترامپەوە هێرشی کرایە سەر. بایدن لەبارەی ئەو دەستدرێژی و هەوڵانەی بۆ هەڵوەشاندنەوەی هەڵبژاردننی پەیامێکی ڕوونی پێشکەش کرد. Democracy is precious. Democracy is fragile. دیموکراسی ناسکە هاوڕێیان لەم کاتژمێرەدا دیموکراسیەت سەرکەوت. بایدن داوای کرد وڵاتەکە بەرەو پێشەوە بڕۆن. Politics doesn't have to be a raging fire, destroying everything in its path. پێویست ناکات دیموکراسیەت ئاگریکی بەتاو بێت هەموو شتێک لەسەر ڕێی خۆی لابەرێت. پێویست ناکات هەموو ناکۆچیەک ببێتە هۆکاری شەڕێکی تەواو. پێویستە ئەو کلتورە ڕەت بکەینەوە کە خودی ڕاستیەکانی تیادا دەستکاری دەکرێت تەنانەت دروستیش دەکرێت. بایدن کە دەسەڵاتی سەرۆکایەتی کەوتۆتە دەست ڕوبەڕووی چەندی قەیران دەبێتەوە لە نێویاندا پەتای کۆرۆنا ڤایرۆس کە تاوکو ئێستا 400,000 ئەمریکی کوشتووە. ئێمە دەچینە نێو ئەوەی کە لەوانەیە قورسترین و کوشندەترین سەردەمی ئەم ڤایرۆسە بێت. دەبێت سیاست بەلاوە بنین و وەک یەک نەتەوە ڕوبەڕووی ڤایرۆسەکە ببینەوە. جێگری سەرۆک کاملا هەرس یارمەتی سەرۆک بایدن دەدات. یەکەم ژن لە مێژووی ئەمریکا ئەو پۆستە دەگرێتە دەست. هەروەها یەکەم ژنی ڕەشپێست و بەرەچەڵک هندی. ئاهەنگی دەست بەکاربوونی نەریتی بەهۆی هۆکاری ئەمنیەوە گۆڕدرا. هەروەها ڕەچاوکردنی خۆپارێزی لە پەتاکە بە سەدان ئاڵا ناشنال مۆڵی ڕازان بووە کە خەڵکی لێی وەستا بوون. 25,000 گاردی نیشتیمانیش لەبەردەسا بوون بۆ ڕێگریکردنی هەر سەرپێچیەک. خۆپیشاندانیش سنووردار بوو. لە هەوڵێکی بێپێشینە لە مێژووی سەرۆکایەتی هاوچەرخدا سەرۆک ترامپ بڕیاریدا نەچێتە بۆنەی سوێند خواردنی سەرۆکەوە بە خێراتنی ڕکابەرە براوەکەی بۆ کۆشکی سپی نەکات. لە بەرامبەردا جێگری سەرۆک مایک پێنس لە شوێنی ترامپ لە بۆنەکە ئامادە بوو بەڵام بایدن پەیامێکی هەبوو بۆ پشتیوانانی ترامپ. Take a measure of me and my heart. بەشێک لە من و دڵم ببە ئەگەر هێشتا ڕازیش نیت ئاساییە ئەوە دیموکراسیەتە ئەمە ئەمریکایە مافی ئەوەت هەیە بەرهەڵسکارێکی ئاشتی خواز بیت. بایدن سەرۆکایەتی گرتە دەست بە پشتیوانی دیموکراتەکان کە جڵەوی ئەنجومەنی پیران و نوێنەرانیان لەدەستدایە. هاوبەشێکی بەهێزی یەکەم خولی سەرۆکایەتیەکەی دەبن بۆ قەڵاچۆکردنی گۆڕینی کەشوهەوا تێپەڕینی چاکسازیەکانی کۆچ چاکردنەوەی وێنەی ئەمریکا لە دەرەوە. هاوپەیمانیەکانمان چاک دەکەینەوە و لەگەڵ هەموو جیهاندا مامەڵە دەکەین نەک بۆ ڕوبەڕووبوونەوەی ئاڵنگاریەکانی ڕابردوو بەڵکو بۆ ئاڵنگاریەکانی ئەمڕۆ و سبەینێ. وەک بەتەمەنترین سەرۆک دەستی بەکار کرد بایدن پلانی داناوە کە لە ماوەی دەڕۆژدا بە توند و تۆڵی ئەجێنداکانی ئیدارەکەی دەست پێ بکات کە لە نێویدا هەوڵدانێکی نوێ بۆ سەر لە نوێ بنیادنانەوەی ئابووری ئەمریکا بە دەستپێکی قۆناغێکی تری یارمەتیدانی هاوڵاتیان سەبارەت بە کۆرۆنا ڤایرۆس کە لە نێویدا هەوڵدانێکی نوێ بۆ سەر لە نوێ بنیادنانەوەی ئابووری ئەمریکا بە دەستپێکی قۆناغێکی تری یارمەتیدانی هاوڵاتیان سەبارەت بە کۆرۆنا ڤایرۆس
بێگومان ڕۆژهڵاتی ناوەڕاست جێگایەکی زۆر گرنگی گرتووە لە سیاستەکانی دەرەوەی ئەمریکادا بە درێژایی دەیان ساڵە. بە هەموو پیوانێکش داڕشتنی سیاسەتێک بۆ یەکێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەیوەندی بە وڵاتانی تریشەوە دەبێت. ئێران ئێستا لە سەری لیستی سیاستەکانی دەرەوەی بەڕێوەبەرایەتی جۆ بایدندایە، بەڵام لە هەمان کاتشدا عێراقیەکان و کوردیش هیوایان وایە کە حکومەت و بەڕێوەبەرایەتی جۆ بایدن یارمەتی دەردەبێتن بۆ چارەسەرکردنی کێشەکانیان چ لە ناوخۆ چ لەگەڵ وڵاتانی دەوروبەردا. ئایا تا چەندێک ئەم هیوایە ڕاست بینە بۆ وەڵامدانی ئەم پرسیارە میوانداری بەرێز لوقمان غەفور دەکەم کە ئێستا لە ویلاتی مینیسۆتایە و چاودێر و شارەزای سیاستەکانی ئەمریکایە. کاک لوقمان ئەم کاتت باش بۆ زۆرێک لە وڵاتان لە حکومەتەکان لە خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێیان وایە کە حکومەتی بایدن باشتر دەبێت لە حکومەتەکانی پێشووتری ئەمریکادا. سپاس بۆ جۆگر و بینایانتان. خۆی ئەتوانین بڵێن سێفی ئەهەیە یاخود سێ بەش هەیە کە ئەمان پێیان باشە. یەکەم عەرەبەکانە یاخود بڵێن دەوڵەتانی عەرەبی ئەمری لەسەر ئەساسیەوەی کە پەیوەندی نێوان ئیسرائیل و ئیدارەی ئۆبامای پێشوو پەیوەندیەکی باش نەبوو. ئەمە هەر لەسەرم ئەم بنەمایە داڕێژنەوە کە گوایە پەیوەندی نێوان بایدن و پەیوەندی نێوان کابینەکەی بایدن و یان حکومەتەکەی بایدن و ئیسرائیل پەیوەندیەکی باش نابێتەوە، یان پەیوەندیەک نابێت وەکو پەیوەندی ترەمپ کە ئەو هەموو دەستکەوتەی یا بە ئیسرائیل لەسەر حسابی دنیا عەرەبی وەرە دنیا عەرەبی خۆشی هین بوو لەسەرەوە متفق بوو لەسەرەوە. ئەمە لایەنێکیان لایەنێک دوام ئێرانیش خۆی بەو پێی کە پێی وایە ئەگەر بایدن ئەگەڕێتەوە بۆ ڕێکەوتنە ئەتۆمیەکەی نێوان وڵاتانی ئەوروپاوی ئەمریکا پێکەوە لەگەڵ ئێرانە، ئەوە چونکە هەمان سیاسەتی پیان وایە هەمان سیاسەتی ئۆباما پەیڕەوەکە. ئەوەی تریشان کووردە کورد پێی وایە لەبەرەوەی بایدن لە سەردەمەکانی پێشوە لە ئیدارەی ئۆباما چەند جارێک ئیدارەی ئۆباما مەسەرەن پێشوازی لە کاک مەسعود کردووە لە کۆشی سپی و یاخود پەیوەندی نێوان خوا لە خۆش بوو مامجەرال لەگەڵ ئۆباما و لەگەڵ بایدنا باز بوو. ئەمان لەسەر ئەم عاتفەیە یعنی بنیادەنێ، بەڵام لە سیاسەت وانە من پێم وانە وەکو خۆم پێم وانە سیاسەتی بایدن جیاوازیەکی ئەو تۆی هەبێ لەگەڵ سیاسەتی دۆناڵد ترامپ لە خۆرهەڵاتی ناوەڕاست، یعنی دەستکاری هەندێشت ناکرێت. یانیش ڕەنگە کاک لوقمان لەبەرەوەی کێشەکانی ناخۆی ئەمریکاندا ئەوەندە زۆرن و ئەوەندە گەورن، یعنی ئەوەکوبلی ئەو توانایانە تەرخان نەکاتن بۆ سیاستەکانی دەرەوە بە تایبەتیش لە وڵاتان. ئەوە ئەساسە، یعنی ئێستا خۆ ئەمریکا خۆی لە کێشەیەکی گەورایە لە ناوخۆیە، کێشەیەکی قوڵی ناوخۆیی هەیە کە بەڕاستی زۆر زەحمەتە بە بایدن چارەسەر بکرێت. یعنی من پێم وانە بایدن بتوانێت کۆنتترۆلی ئەو چونکە دەرکەوتووە، یعنی لە دوو شەوی ڕابردووە دەرکەوتووە. یعنی من تەسەورم وا بوو کە لە دوو شەوی ڕابردووە خۆپیشاندانەکان کۆتاییەت، یعنی بەڵام بەعکسەوە گروپی ئەنتیفاوانە تازە دەست پێ یەکەنەوانێ. یعنی لەبەرەوە من بڕوام نییە بەو دەرەجەیە بێت سیاسەتەکە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە لە قازانی ناوچەکە بەو دەرەجە گەورەیە بێت کە تەسەورات دەکرێت. ڕقەکەش زیاتر ڕەدەفعلەکە زیاتر مەسەلەی ڕەدەفعلی دۆناڵد ترامپە ئەو وڵاتانە گرتویان. کاک لوقمان ڕاستەکەش ئەوەیە کە دوای ئەوەی نووسینێکی توم بینی ئەم بەیانیە بۆیە داوام کرد کە قسە لەگەڵا بکەم. بۆ نمونەیە یەکێک لە شتەکانە کە تۆ جەناب دەنووسی دەڵێی کورد ئومیدی لەسەر سەرۆک بایدن هەڵچنیوە بۆ مەسلەی ڕاواکەیان و کە پێت وایە ئەمە شتێکی ڕاست نییە. بۆ ئەزانی بۆ ڕاز نییە کاکە خۆیمە تەجروبەمان هەیە لەگەڵ ئەمریکا، یعنی لە پێشتر ئێستا باشە خۆ ئێستا هەر بازە بایدن بێنی با بێنێ سەر دۆناڵد ترامپ. خۆ هەر دۆناڵد ترامپ نەبوو پێشوازی لە کاک نێچیروان بارزانی کرد، یعنی هەر ئیدارەکەی دۆناڵد ترامپ مایک پێنس نەبوو چووە هەولێر و لەگەڵ کاک نێچی و لەگەڵ ستافی حکوومەت و لەگەڵ سەرۆکاتی هەرێما کۆبووانێ. خۆ هەر ئەو ئیدارەیەش بوو کە توانی شکست بە ڕیفراندۆم بێنێ، یعنی کەواتە ئێمە نابێ ئەجا لە ئێمە ئەبێ باسی ئەوەش بکەینەوەوانە. باشە خۆ هەر لە سەردەمی ئۆباما بووە کە پێشوازی
لە سەرۆکی هەرێم کاک مەسعود کرا لە کۆشی سپی کەواتە مەسەلەی پەیوەندی سیاسی یاخود بڵێن قسەکردنی سیاسی لەسەر ئاستێکی دیبلۆماسی زۆر جیاوایە لە تموحی سیاسی تۆ ناتوانێت تموحی سیاسی خەونی مەسەلەیەکی گەورەی تۆ بنیاد بنی لەسەر ئەوەی ئیدارەیەک ئەگۆڕێ سەرۆکێکی تازەیە تۆ ئەبێ لەسەر ئەوە بنیادی بنێ سیاسەتی ئەم وڵاتە چۆن بۆ بەرامبەر بە تۆ پێشتر ئەگەر تۆ بتەوێت دەوڵەتی بۆ دروستکە ئەوە ئەبێ هەموو نەخشەی خۆرهاڵاتی ناوەڕاستی بۆ بگۆڕێ ئێخۆ ئەم جارێ خۆی پێش هەموو شتێ ڕسێت تەواوکەم کاک دەخیل خۆی پێش هەموو شتێ جاری ئەمریکا خۆی کێشەی لەگەڵ حکومەتەکانە هەیە یعنی مەسەن بۆ نمونە کێشەی لەگەڵ حکومەتی عراقیە هەیە کێشەی لەگەڵ حکومەتی ئێران هەیە کێشەی لەگەڵ حکومەتی سووریا هەیە کێشەی لەگەڵ حکومەتی تورکیا هەیە چۆنیە دەستکاری سیستەمی سیاسی چوار دەوڵەت ئەکا لەبەر خاتری تۆ ئەگەر ئێمە باسی دەوڵەتی کوردی گەورەش بکەین ئەگەر خۆ باسی دەوڵەتێکی بکەین دەوڵەتێکی کوردی لەناو عێراقا کوردی لەناو عێراقا ئەمە هەر تا ڕادەیەک زۆر زەحمەتە دەستکاری ئەبێ وەکو دەڵێن سەقفی هیواکانیان هەبێت بەرزتر نەبێ هەر بۆیە جەنابەت دەنووسی دوای 4 ساڵی ئایندە بایدن کورد بە تاوەتی ناومێد دەکاتن بۆ ئەم پێشبینی من ئەڵێم ئەگەر ئەو خەونەی کە کورد و یاخود ئەوەی کە نخبەی سیاسی کورد یا بەگوێی خەڵکی کوردستانە ئەگەر ئەمە وا دەرنەچێ ئەو کاتە کورد تووشی ناومێدیەکی گەورە ئەبێ ئەو کاتە کورد نەک باوەڕی بە دۆستەکانیشی نامێنێ باوەڕی بە ئیکتیفای ذاتی خۆشی نامێنێ ئەمە خراپە من ئەڵێم ئومێد بکە یعنی ئێمە ئەبێ ئومێدمان بۆ بێ کە بایدن باشترە بێ لە ترەمپ بۆ مافەڕەواقی بەڵام بەو دەرەجەیە ناتوە تەسەوراتی گەورە بی بە کورد شتی گەورە بووەکە بایدن شتی گەورە بووەکە کاک لوقمان زۆر سوپاسی جەناب دەکەم سپاس بۆ ئێوەش لوقمان غەفور شارەزا و چاودێری سیاستەکانی ئەمریکا لێرە لە ویلاتی مەنیسۆتای ئەمریکا لەگەڵ کورد کۆنەکشن سپاس وەکاکو هەر کەسێکی پێشبینی دەکرد یەکەم گوتارە خۆدا وەکا سەرۆکی ئەمریکی بایدن وێتە کەسێ لەسەر یەکڕێزی و یەکگرتنە وڵاتی بکەن. بایدن دە گوتارە خۆدا گوت کو دموکراسی لە ئەمریکا سەروەرە. هەلبەت بایدن دەکەوە کۆشکاسپی لە دەمێک و چەندین کریزن مەزن هەنا و وێ ڕاستی وی ببن دە 4 ساڵێن داهاتیدا و قەت بەرینەها ئەو قاس کریس ڕاستیچ سەرۆکان نەبوونە سەری هەمووانژی دابەشبوونە مەزون و دیارە دناو ئەمریکیان بخۆدا. I, Joseph Robinette Biden Jr. do solemnly swear. جو بایدن لە ڕۆژە چوارشەمبێ بۆ 46مین سەرۆکێ وڵاتên یەکگرتیên ئەمریکا و ڕاگەهاند ku demokrasî hate vegerandin û sondxa rêberatiya welateke bi kûrî dabeşbûyî bikir û bibte mîradgirê hejmareka qeyranin û dikarîn bêjin ev e mezintirîn qeyranin ji her qeyraneka dî rêpirî serokên berê bûyîn. Congratulations, Mr. President. This is America's day. This is democracy's day. Ev roja Amerîkayê, roja demokrasiyê, rojeke dîrokî ye û hêviyan e bo nûjinkirin û çareseriyê. Di taqîkirinê mîjûyê de careke din Amerîka hate taqîkirin û Amerîka li asta hevrîkiyan bû. Îro em ahenga serkeftina berbijêrekî nakin lê ahenga demokrasiyê û gel îra da gel hate bihîstin û bersiva gel hate dan. Em careke din fêr bûn demokrasî buha giran e û demokrasî nazik e. Di vê saetê de hevalên min demokrasî vegeriya. Democracy has prevailed. Son xwarina serokatiyê li demekî nearam û bêbawerî li ser astên niştimanî de lê ahenga destbikarbûna wî bi rêwresmên demokrasiya Amerîkayê ya pîrûz li avahiya Kongresî pirêve çû û ev e dirbeke dijî hêrişa ji berî 2 heftiyan bi ser avahiya Kongresî. So now, on this hallowed ground, we're just a few days ago. Nihal servê xaka pîroztun du tijiya ji berî çend rojan hewlek bû bo têkdana binyatên paytextî. Em li hev hatin û wekû yek gel li bin sîbera Xwedê û em ji hev nayên cudakirin
دا veguhestina bi aştî ya deshilatê bikin wekû ji berî 200 salan mekiriye û li dema em berûpêş ve diçin bi şêwaza me ya Emerîkî ya bêwêne lê em bêwestan û biriştî û geşbînî temaşeyê welat dikin û em dizanin em dikarin û divê em bikarin. Divê roja sara Washington da serokên berê ji her du partiyan û hikûmetê li hev hatin wekû berdewamî pêdana ahengên di her 4 salan da têne kirin. Tevî dûrpêçkirina hêzên ewlehiyê li dema ku xelk bixwe amade nebûy ji ber belavbûna vîrusa korona. Li dîfra Bidenî behsî hevrikiyên pêşerojê kirin û dazanîn ku vîrusa korona jiyana 400,000 Emerîkiyan bi dawî înat. Her wisa behsî bazarên valeyên paytextî kir ku nîşane li ser ziyana aboriya mezin ji ber vîrusa korona û xwenîşandanên havînê ew ê nedadperweriya nijadî aşkira kirîn. Min niha sûndxwar û hemû van niştiman perweran serokên berê sûndxwarin wekû George Washington bû lê çîroka Amerîka ne li ser kesekî radweste û ne li ser hindeka ji me dinîne. Em ew kesin yê gokar dikin bo yekgirtinê temam bikin. Ev e welatekî mezin e û em milletekî başin û bi dirêjahiya çerxan di nav bahoz û hevrêkiyan û di nav şer û aştiyan de derbas bûn lê gelek li pêşa me dimîne got em derbas bikin. Vajî keltûrî li spêdehiya çarşembê Donald Trump Washington bicihêla li şîna digel Bidenî ba li Kongresî li dema sê serokên berê Bill Clinton û George W. Bush û Barack Obama beşdarî li ahenga veguhestina desalatê da kirin. Trump ew ê li hêviya dadgehkirina duê berê Wîlayeta Florîda birêkeft piştî girkirina piştevanên xwe li ser nerewahiya serkeftina Bidenî. ژمارە گاردên نیشتیمان û serbazên çekdarên Emerîkî di nav Washingtonda û li dor û berên Kongresê li roja sûndxwarina serok Joe Biden pittir bûn ji jimara xelkê edetiyê Emerîkî ku amadeyî wan rêw risman dibûn. Helbet jî wekî me gotî ji ber mesela asayişê û ji ber mesela korona virus. Dengê Amerîka digel çend kesan axiftiye ku li wan rêw risman amade bûye û ji wan xwestiyeka bawriya xwe diyar kirin li ser wê roja دیرۆکی. ناتوانرێت بەما بگوترێت قەرەباڵغی تەنها دیمەنی ئاسایی بینینی فرۆشارێکی دەستجێر یان دوان بوو هەروەها شاشەی گەورە هاوشێوەی نێو یاریگای لێ نەبوو پاڵەپەستۆی بەشداربوونی سوێند خواردنەکە بەدی نەکرا تەنها کەسانێکی کەم هەبوون ئەوانەی چێژیان دەبینی لەوەی لەسەر شەقامەکە دەگوزەریە ئایندەی وڵات لە سایەی جۆ بایدندا. Congratulations, Mr. President. پێم وایە دەبێت ئەو ناڕێکوپێکیەکی زۆر ڕاست بکاتەوە. تریس ئەدینگتن دەربازبووی کۆڤید-19 گوتی جۆ بایدن دەڵێت بەڕێوەبەرایەتیەکەی لە ماوەی یەکەم 100 ڕۆژیدا 100 میلیۆن کەس بە ڤاکسینەکە دەکوترێن. دڵنیانیم لەوەی کە بایدن هەموو بەڵێنەکانی بەجێ بگەێنێت بەڵام من بە هیوام کە ئەو هەر نەبێت هەوڵ بدات من هیوادارم. سەرۆکی نوێ پێشنیازی بڕی 1.9 تریلیۆن دۆلار پلانی بوژانەوە دەکات بۆ بزواندنەوەی ئابووری ئەوەی پەتاکە کاریگەری نەرێنی تێکردووە. فرانک بیل ڕاوێژکاری دارایی لە نۆرت کارۆلاینا پشتیوانی لەم هەنگاوە دەکات. بەدڵنیایی وەک دەزانن ئێمە پارە لەلایەک وەردەگرین و بۆ خەرجی لایەکی تر هەموو ئەمەش کەم دەبێتەوە بەڵام لە ئێستادا بژێنەرەوەیەکی ئابووری لە گۆڕێدایە بۆ ڕاگررتنی ئابووری. سەبارەت بە کۆچبەری سەرۆک بایدن بە خێرایی پێشنیازێکی 8 ساڵەی بەرەو بە هاوڵاتی بوون بۆ نزیکەی 11 میلیۆن کۆچبەری ناونووزنەکرا و ڕەوانەی کۆنگرس کرد. ئەو کەسانە لە ئێستادا خواردنمان پێدەدەن وەک دەزانن بەرهەمەکانمان دەچنەوە لە بیناسازیدا کار دەکەن هەموو ئەمانە کاری کۆچبەرانن. کۆچبەران ئەم وڵاتە بنیاد دەنن بە هەمان شێوەی ئەم کۆچبەرانە هەر لە یەکەم ڕۆژەوە ئەم وڵاتیان بنیاد ناوە. من پێم وایە جۆ بایدن لەو کەسانەی یاسایان شکاندووە خۆش دەبێت ئەمەش لە هەر وڵاتێکدا بێت کارێکی خراپە. سەبارەت بە گۆڕانی کەشوهەوا هاوارێک بۆمانەوەی لە خودی هەسارەکەەوە دێت هاوارێک ناکرێت چیتر پێویست بکات یان ڕووتر بێت. کۆرتنی تۆمس پێشوازی لە پەیوەندیکردنەوەی بایدن دەکات بە پەیماننامەی پاریس لەمەڕ کەشوهەوا. ئایا ئێمە لە ڕاستیدا پەیڕەوی زانایان دەکەین؟ بەڵێ. هەروەها ئایا بە جۆرەی ڕاستیەکان کار دەکەین لە بریمە زەندەوە هەستکردن؟ بەڵێ بەو جۆرە کار دەکەین. ئەم 200,000 ئاڵایە بۆ ئەو ئەمریکایانەیە کە نەیانتوانی بەهۆی پەتاکەوە ئامادە بن. نوێنەرایەتی هەر تاکەستان و ناوچەیەک لە یەکگرتووییدا لەخۆ دەگرێت.
Take a measure of me and my heart. وەرن لە هەست و دڵم تێبگەن جاگەر ئێوە هێشتا ناڕازین ئاساییە هاوڕاژ نەبن ئەمە دیموکراسیەتە ئەوە ئەمریکایە کە مافی بە ئاشتیانەی جودابیری تێدایە مەسلەی بێپێشینە شێوازی ئاسایش ئەوەی هاندەرەکەی بەهۆی ئاژاوی جارەکەی نێو کۆنگرس بوو ڕۆی وندڵ لە ئەنگری ترامپ نیگەران دەکات سەرۆکێکی نوێ وا سوێن دەخوات هێزێکی زۆر بەچەکەوە لەسەر شەقامەکان ڕاوەستاون و لەو دوایانەدا بەتەڵی دڕکاوی تەنراوە ئەڵەی وڵاتێکی دیکەیە ئەمە ئەو ئەمریکایە نییە کە هەست دەکەم کە دەبێت وابین گەورەترین ئاستەنگەکانی بەردەم بایدن لە ئێستاوە دەست پێ دەکەن لەوانە ساڕێژبوونی زامی وڵاتێک لە پەتایەکی ڤایرۆسی و هەروەها لە پەتایەکی حیزبایەتیش بەری بە گوهاستنا دەسەڵاتی ji بۆ سەرۆکی نو جۆ بایدن سەرۆکێ بەری ئەمریکا دۆنالد ترامپ گەهشت بوو ماڵەخوا لێ ویلایەتە فلۆریدا هەلبەت لە شوونە ئەو لێ ڕێوڕسمان ئامادە بە وی ji بۆ چەند ji پشتەڤانên xwe gutarek xwand û ji wan re got ez ê zû we bibînim gelo çend demijmêrên dawiyên mana Trump di koşka spî de çawa bûn an vê raportê bibînin Li spêdehiya roja çarşembe Donald Trumpî koçka spî û Kongresê welatî bi cih hêla li demek Joseph Biden xwe bo rêwrasmên sîndxwarina serokatiyê amade dikir. هون مروفين جهاتينا اف ولاتا گلک مزنه جبو من رومت و سربلندیک مزنه کو بوم سروکه و Digel mavê serokatiya xwe Trumpê 74 salî بۆ یەکەم سەرۆک ji sala 1969 were dabûnerî tan bişkênît û beşdarî resmê sîndxwarina serokê li dîv xwe nekir. Piştî swarbûneka kur bi helîkopterê ji kûçka spî bo bingehê Andrews li Maryland, Trump çû ser stêjî da ku peyama xwe dawiyê bêjît û ji bo rêzgirtina wî 21 gula top hatine havêtin. Heşta Trump helbijartina serok Bidenî bi nerewayî û sextekarî dengdanan da dibînît. Serokê berê Donald Trump dê her roberûyê dadgehan pîçkirina xwebî ji layê civata sînatûran ve. Ji ber gotin û kiryarên wî yên bûyne egerê hêrişkirina piştevanên wî bû ser Kongresî li roja şeşê heyvaek ku Trumpî bi tundî ew hêriş şermezar kirîna beravanî ji axiftinên xwên wê rojê kirîne. All Americans were horrified by the assault on our capital. Political violence is an attack on everything we cherish as Americans. همی امریکی جی ایرشا سر کنگرس نرحت بون. شدت سیاسی ایرشا که لسر هر تشت امریکا یکو ام پیشان آزن. لیبورین بووه یکی قطنینه. هر وسا ترامپی جبو پشتوانن خود دیار گر که هیچ دمیوی دناوا سیاست دا بدماهی نهاتیه. We will be back in some form. ترامپ و خانما ایکیا بری امریکا چوینه مالاخویا تایبت لپالم بیچ لفلوریدا. جبوه جانک باش دخوازم. امی نزیک هفدو ببینن. سپاش بوه. گلک سپاش بوه. و هەتانەها لەشکری ئەمریکی شیایە بەڵاوەبوونە ڤایرۆسا کۆرۆنا دنافێزین خۆدا سنووردار بکە ئەوژی ji ber danan û jêbicêkirina rênimایiyên tundên xweparastanê ji vayrosê. Lê digel hewlên Pentagon ji bo dabînkirina vaksîna parastinê ji korona ew rastî aloziya qayîlkirina serbazan dibe ji bo wergirtina vaksînê. Yekem barê vaksînan gihişta bingehê Hamvris mezintirîn navendê leşkerê Emerîkî li derveyî Emerîka. Ev mezintirîn pênga ve ji bo parastina 30,000 serbazên Emerîkî li Koryaya Başûr. Karbidestên leşkerê Emerîkî gote dengê Emerîka ew zorê li çi endamên xwe nake heta ku vaksînê wergirin. Ew dibêjin 2 sal divên heta ku Ajansa Xwarin û Dermana ya Emerîkî hêzên leşkerî mecbûr bike vaksînê danin. Serleşkerê Emerîkî li wê navendê gote dengê Emerîka weke her cihekî dî di nav leşkerê Emerîkî de jî guman peyda bûye li hember vaksînê ku gelek bilez hat duristkirin û pêşêxistin. û ji bo nehêlana van gumana wan tevgerek agahdarî kirin û zanyariyan dest pê kiriye. ڕایدانên rêxistiya saxlemiya cîhanê WHO ya netewên êgirtî dibêjin cîhan nêzîkî şermezarî û şikisteka exlaqî û sincî dibe
ji ber şêweyê belavekirin û dabeşkirina vaksîna nehêlana vîrusa korona li cîhanê. لە کاتێکدا هەندێک لە وڵاتان ڕێژەی وەرگرتنی ڤاکسێنی دژە کۆڤیدیان بەرزتر دەبێتەوە، سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی هۆشداری ئەوە دەدات کە دابەشکردنی ڤاکسێنی کۆرۆنا بە شێوێکی دادپەروەرانە لە مەترسیەکی گەورەدایە. لە ئێستادا زیاتر لە 39 ملیۆن ڤاکسینی دژە کۆڤید دراوە بە نزیکەی 49 وڵات کە داهاتیان زۆرترە و تەنها 25 ڤاکسین دراوە بە وڵاتێک کە نزمترین داهاتی هەیە. 25 ملیۆن یان 25,000 نا، بەڵکو تەنها 25 دانە. تێدرۆس قبرسیۆز لە کۆبوونەوەی ساڵانەی دەستەی جێبەجێکاری ڕێکخراوی جیهانی لە ژێنێڤ لەم هەفتەیەدا ڕایگەیاند و گوتی ئەوە دروست نییە کە گەنج و گەورەکان کە تەندروستیان باشە لە وڵاتە دەوڵەمەنەکاندا لە وەرگرتنی ڤاکسێنەکەدا پێشکەسانی بەتەمەن کەون لە وڵاتە هەژارەکاندا. لە ڕوانگەی مندا نەوەک تەنها هەژارترین و لاوازترین خەڵکی گیان بەم شێوەیە لە مەترسیدا دەمێننەوە، بەڵکو خودی کارەکە سەرکەوتوانە نییە و لە کۆتاییدا ئەم کارانە تەنها پەتاکە و ئازارەکانمان درێژ دەکاتەوە و چالەکیەکانمان سنووردار دەکات بۆ کۆنتترۆلی زیانە مرۆی و ئابوووریەکان. بە پێی داتاکانی زانکۆی جۆنس هۆپکینز حاڵەتەکانی ڤایرۆسی کۆرۆنا لە ئاستی جیهاندا 96 ملیۆنی تێپەڕاندووە. ئەمریکا و هندستان و برەزیل و رووسیا و بریتانیا 5 وڵاتن کە زۆرترین زیانیان بەرکەوتووە، لە کاتێکدا هەندێک لە وڵاتەکان لە مانگی کۆتایی ساڵی ڕابردووەوە دەستیان کردووە بە لێدانی ڤاکسێنەکە بۆ بەشێک لە دانیشتوانیان، بەڵام بۆ نمونە کاربەدەستانی تەندروستی ئەفریقا دەڵێن لەوانەیە چەند هەفتەیەک یان تەنانەت چەند مانگێک بگرێ تاوەکو یەکەم ڤاکسێن بەدەستیان دەگا. لەگەڵ زیاتر لە 113,000 حاڵەتی توشبوون و زیاتر لە 1450 حاڵەتی مردن لە وڵاتی نێجیریا، دکتۆر ئۆڵوا جوبا ئۆروگی دەڵێ ڕۆژانە حاڵەتەکان زیاد دەکەن و خۆی و هاوکارەکانیشی هەست بە ماندووبوونێکی زۆر دەکەن. ئەگەر ڤاکسین نەبێ بۆ بنبڕکردنی ئەم شتە یان بۆ پارێزبەندی بە کۆمەڵ، ئەوە حاڵەتەکان بەردەوام بەرز دەبنەوە و ئەوەش بە مانای فشار و سترێسی زۆرترە لە سەرکاری ئێمە، فشاری دەرونی زیاتر، فشاری زیاتر لەسەر من و هەموو ئەو ستافەی دەبێت خزمەتەکان پێشکەش بکەن. هەروەها جۆ بایدن سەرۆکۆماری ئەمریکا بڕیاری کشانەوەی ئەمریکا لە ڕێکخراوی تەندروستی جیهانی پوچەڵ کردەوە و ئەم هەفتەیەش دکتۆر ئەنتۆنی فاوچی ئەمیۆناڵجیستی ئەمریکی دەنێرێتە کۆبوونەوەی ئەو ڕێکخراوە بۆ بەشداری و کارکردن لەسەر پلانی کۆڤاکس کە بەرنامەیەکە بۆ دابینکردنی ڤاکسێن بۆ وڵاتە هەژارەکان. و بهیڤایە دامێن خۆش هەتا جارێکە دی ئەم دەگەهینە ئێکە دی بەرنامەکە دیا کورد کۆنەکشندا ئەڤە دەخیلی شەمۆیە هیڤیا ساغی و سلامەتیەوە دەخوازە. بدوعا.